بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان نووری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ولسر یار و یاوەرانی ولسر ئالی ئەطهاری ولسر خۆشەویستان و یارانی ولسر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، ئێمە لە دەرسی ڕابردوو لە حەڵقەی ڕابردوو باسی ئەو شەڕەمان کرد کە تاریقی کوڕی زیاد کردی لەگەر مەلیکی ئیسپانیای کە ناوی لۆذەرلیق بوو. طبعاً خی گەورە ئەگەر نوسڕەتی بۆ مسلمانان بنێری، ئەگەر کۆمەکیان بکە، ئەگەر یارمەتیان بدە، سبحان الله بۆ خۆی تەدارک و بە خۆی هۆکارەکان ڕێکدێخی. بۆیە ئەمڕۆ باسی قائیدێکی تری لەو قائیدانە دەکەم کەوا بەڕاستی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە فەتحی ئەندەلوس و یەکێکە لە سەرمەشقانی ئێمەش کە موسای کوڕی نەسیرە. طبعاً موسای کوڕی نەسیر باوکی منداڵێک بوو لە کەنیسەیەک دەرسی مەسیحیەتی ئەخوێند، بەڵام کە خودای گەورە ئەو شوێنەی بە مسلمانان فتح کرد، ئەو نەسیرە هات بوو بە مسلمان و دەستی بە دینداری کرد و ژنی هێنا و منداڵێکی بوو. ئەو منداڵش ئەم قائید و ئەو پێشەوا و ئەو نەبەرد و بە جەرگەی لێ دەرچوو کە موسای کوڕی نەسیرە و بوو بەوالی و بە قائیدی هەموو شیمالی ئەفریقیا. طبعاً گوتم مەلیکی سبتە کچێکی هەبوو لۆ ناوی مەلیکی سبتە کە ناوی یۆلیان بوو. ئەو مەلیکە کچێکی خۆی ناردە ئیسپانیا لۆی فێرە علم و معریفەت و زانست بێ، بەڵام لۆذەرلیق سبحان الله تەعەدای لەو کچە کرد و لە لای خۆشی هێشتەوە حەبسی کرد. ئەم خاتوونەش نامەیەکی نووسی لە بۆ بابی و کە بەڕاستی حاڵ و پەرێشانی خۆی و زوڵمی لۆذەرلیقی لە بۆ باس کرد. طبعاً بابیشی یۆلیان یەکسەر نامەیەکی لۆ تاریقی کوڕی زیاد نووسی، گوتی ئەگەر ئێوە حەز بکەن بچنە ئیسپانیا، من کەشتیەکی زۆرتان دەدەمێ و ڕێژتان پێپیشان دەدەم. و تاریقیش هەستە نامەیەکی لە بۆ موسای کوڕی نەسیر نارد کە قوربان ئەوە یۆلیان کە مەلیکی سبتەیە و مەسیحیە و نەسرانیە و حاڵەتێکی ئەو های لێ قەوماوە لۆذەرلیق زوڵمی لێ کردیە، ئێستاش هاوکارمان دەبێ، پشتیوانمان دەبێ، یارمەتیمان دەدا بە ئەوەی کەشتێکی زۆرمان دەداتێ بۆ ئەوەی بپەڕینەوە بەرەو ئەندەلوس و لەوێندەر بتوانین ئەوێ فتح بکەن. طبعاً موسای کوڕی نەسیریش نابێ بێ پرسی خەلیفەی وەلیدی کوڕی عەبدولمەلیک ئەم ئیشە بکە. بۆیە خەبەری خەلیفەی مسلمانانی نرد، ئەوانی جوابیان داوە کە بەڵێ ئیزن هەیە ئەو ئیشە بکەن. ئەم دووە پێکەوە سبحان الله کەشتیەکانیان هەموو حازر کردو و تاریق بۆ سەرکردەی جێیشەکە و بەرەو فەتحی ئەندەلوس ڕۆی. و باسمان کرد کە یەکەم حاڵەت کە تووشی شەڕێکی زۆر خوێناوی بوو لە ئاخیری مانگی ڕەمەزان و ئەم شەڕە 8 ڕۆژ ماوە و 3000 مسلمان لەو شەڕەدا کوژران و دوژمنەکان 100,000 کەس لۆذەرلیق 100,000 کەسی هینابوو و حەبل و گوریسێکی زۆری هینابوو بۆی مسلمانان پێ بە 15 پێکەوە ببەستنەوە و بەرەو ئیسپانیان ببەن و بیان کەنە عەبد و خزمەتکاری خۆیان. ئەوە بوو بە 8 ڕۆژ شەڕێکی بەردەوام مسلمانەکان بەسەرکەتن و لۆذەرلیقیش کوژرا و جێیشەکەش هەموو تەفروت و نابوو. ئەلێرە مەسئلەیەک هەیە لە ناوەمە باوە، حتا لە تاریخیش خوێندیتمان لە مەکتەبێ، گوایە کاتێک کە تاریقی کوڕی زیاد بەرامبەر جەیشی لۆذەرلیقی کاتۆلیکی ڕاوەستاوە، پێی گوتووە
ئەبوو هەستایە یان تاریخ چی کردووە هەموو کەشتیەکانی سوتاندووە و پاشان بە خەڵکەکەی گوتیتی العدو ئەمامەکم والبەحر وەراءەکم دەی ئێوە ئەگە دوژمن بەرامبەرتان بێ و کەشتیەکانیش هەموو سوتاندیە و تەنها بەحرە دەبی شەڕ بکەن تەبەن ئەم حادیسە سەرتاپای درۆیە هیچ ئەسڵ و ئەساسی نییە و تاریخ کەشتیەکانیشی نەسوتاندووە بەڵکو ئەو کەشتیانە ئەو کابرای یۆلیانی بوو بە ئەمانەت وەریگرت بووە هەر ئەوەندە تاریخ ئیسیفادەی لەو کەشتیانە کرد هەتا گەیشتنە کەناری ئەو شوێنی کە لێ هاتنە خوارێ و بۆ ئەوی بستە هێشکایی ئیسپانیا بۆیە پێم خۆشە بزانن کە ئەمە لە هیچ مەسادری ئیسلامی نییە ئەو حادیسەی کەوا تاریخی کوڕی زیاد کەشتیەکانی سووتان بێ نەخێر ئەو کەشتیانە ئەمانەت بوون و تاریخیش بە سەلامەتی پاش سەرکەوتنی لە لۆدەرلیق و کوشتنی لۆدەرلیقی و قوتارکردنی کچەکە یۆلیانی و کچەکەشی داوە و ئەو ئەمانەتەش کە لە پێشیان ئەو یۆلیانی لە کلمەلیکی پێش لۆدەرلیق بوو ئەمانەتەکەشی لۆ هیناوە و لەسەر وعد و بەڵێنی خۆیان جێبەجێیان کرد ئەلێکوانە بەڵاستی موسای کوڕی نەسیر ئەو کاتی سبحان الله عمری 80 ساڵ بوو سبحان الله 80 ساڵ یعنی بەڕاستی لەو عمرەیدا هەستا ویستی ئەویش ئەم خێر و بەرەکەتەی بەدەست بکەوێ و ئەو نور و بەرەکەتە و پەیامی ئیسلام ئەویش وەکو تاریخ بەلایەکی تری ئەندەلوس لا بباس و ئەندەلوس ئیسپانیا بەڕاستی زۆر گەورەیە هەستا موسای کوڕی نەسیریش بە خۆی و بە قیوامەی جەیشێکی زۆر ئەویش داخلی ئیسپانیا بوو تاریخ لەلایەکی فەتحی ڕۆژ بە ڕۆژ فەتحی شارەکانی دەکرد و خەڵکیش بەڕاستی بە ئارەزومەندانە و لە زۆر شوێنان هیچ شەڕیش نەقەومە کە دەهاتن دەبوونە موسڵمان و داخلی ئەم دینە دەبوون بۆ ئەوەی لە زڵم و ستەم و ناڕەحەتی ئەم مەلیکە و ئەم تاقمی حکومڕانی لۆدەرلیقی نەزاتیان ببێ جا بەڕاستی موسای کوڕی نەسیریش بەم ئیختیاری خۆی بەو تەمەنە گەورەی خۆی کە چەند ئینسانێکی احتیمالە بێتاقەت بووە ئینسانێک بۆ وەکو جەهێڵ نەیتوانوە سواری ئەسب بێ و بڕوە بەڵام لەگەر ئەوە سوکە هیمەتی شاق بوو هەستا بۆ خۆی و بە جەیشێکەوە داخلی ئیسپانیای بوو و ئەویش ڕۆژ بە ڕۆژ دەستی پێکرد کە فەتحی ئەندەلوسی دەکرد و فەتحی ئیسپانیای دەکرد و شوێنێکی زۆری فەتح کرد و مسلمانەیەکی زۆری لە شوێنەکان بڵاو کردەوە و توانیش خەڵکەکی زۆری ئەندەنوس و ئیسپانیا نەزات بدا لە زوڵم و لەو ستەم و ناڕەحەتیەی کە ئەوان تێدا بوون طبعا سبحان الله موسای کوڕی نەسیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە هیچ شەڕێک نەیدۆڕاندووە لە هیچ شەڕێک ئاڵایەکەی بە عاردی نەکەوتووە و لە هیچ شەڕێک ئەو جێیشەی کە لەگەری بۆ پەرتو براو نەبوونە یعنی بەڕاستی ئەوە یعنی قابلیەتێکی سەربازی هەرە عەجائیبە ئەتووەرە ئەو هەموو شەڕی کردبێت طبعا چل ساران شەڕی کردووە چل ساران جیهادی کردووە چل ساری ڕەبق خەریکی فەتحی و شوێنە ئەو شوێنانە بووەکەوە دینی ئیسلام و نوری محەممەدی عەلەیهی سەڵات وەسەلامیان پێ ببەخشیتن و بگەیەنیتن و لەگەڵ ئەوش ئەو هەموو ناڕەحەتیە ئەو هەموو شەڕە لە قیادەکردنی ئەو هەموو جەیشە یەک جاریش ئاڵایەکەی بە عاردی نەکەوتووە و یەک جاریش لە شەڕ نەشکاوە و لە یەک زاریش ئەڵێ ئەو جەمعی لەگەرم بۆ پەرتو بڵاو نەبوونە بەڕاستی ئەمە قابلیەتێکی هەرە عەجائیبی سەربازیە کە ئەبێ بخوێندرێ ئەم پیاوە چ تەکتیکێکی عەسکەری بەکارهێناوە چ قابلیەتێکی سەربازی و قیادی هەبووە کە ئەوەندە بە قابلیەت ببێ لە هیچ شەڕێک نەبشێ و نە پەرتو بڵاو ببێ و نە ئاڵایەکەشی لێ بکەوتێ عاردی جا بەڕاستی ئەم دووە خوا جەزای خێریان بداتەوە و خوا جەزای خێری خالیدی کوڕی وەلیدیش بداتەوە کە بابی موسای لە ئەو حاڵەتەی کە تێدا بوو کە مەسیحی بوو کە لە کەنیسەدا خەریکی علومی کە دینی مەسیحی بوو بانجی کرد بۆ ئیسلام و ئەو دوو کەسی تریشی کە لەگەڵ بوون ئەوانە هەموو نەوەکانیان سبحان الله هەموو قیادەی بەرز و عولەمای بەرزیان لێ دەرچوو خوا جەزایان بداتەوە کە توانیان ئەم ئیسلامە بە ئەندەلوس بگەینن و ئەندەلوس 805 ساڵ
سبحان الله ئیسلامەتی لە ئیسپانیای بڵاو ببێتەوە. 105 ساڵ مسلمانان لەوێ حکمی قورئانیان کرد. ئەگەر چی برند و نیوایەتی تێدایە، لە هەندێک حاڵەتدا لە قیممەی گەورەی دابوون، بەڵام لە هەندێک حاڵەتدا زۆر شکستە و زۆر لە شکستی دابوون. ئەلمهم تاریخی ئەندەلوس سێ بەشە. بەشی یەکەم هەتا مسلمانەکان فەتحی هەموو ئەندەلوسیە و هەموو ئیسپانیایان کرد، ئیلا تۆزێک مابوو لە هەرە سەرەسەرەی نەچوون ئەوێن دەریان فەتح نەکرد، بەڵام ئاخیری ئەو قیچۆکە سبحان الله لێیان بۆ چقلی چاویان و ئەوان توانیان بە ئیمدادی ئیتاڵیا و فەڕەنسا و دەوڵەتەکانی تری مەسیحیەت ئەوان دووبارە لە زوعف و شکستی مسلمانەکان و لە خلاف و بێسەروبەری مسلمانەکان و لە ئەنانیەت و خۆپەرستی حاکمەکان لەو حاڵەتەدا دیسان ئەوان بێن مسلمانەکان هێدی دەرکەن و ئەوەی کوژرا و ئەوەی مارکاول بوو و ئەوەی لەژێر تەعزیبیش مرد، لەژێر تەعزیمی مرد. و ئینشاءالله لە حەڵقەکانی داهاتوو ئەو بابەتە بە جوانتر و بە ڕێکتر ئینشاءالله ڕوون دەکەینەوە. تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.